ئیماندارانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا باسی دەردێکی کوشندە دەکەین لە خزمەتی جەنابتانە، ئەوش بەوەی کە پێی دەڵێن خۆپەرستی یان پێی دەڵێن ئەنانیەت. یعنی لە دنیادا ئینسان مرۆڤ ئەوڵدا هەموو شتێ بەس بۆ خۆی بێت، هەر هۆڵی خۆی بێت، هەڵقەی خۆی بێت، ئیتر کەسی لە فکر نەبێت. لە زەمانی ئەمڕۆی من و تودا ئەمە زۆر زۆرە، بە تایبەتی لە هەموو کەسێکماندا هەیە، بەڵام سێرەکەی هەیە کەم، هەیە زۆر، بەڵام لە کۆمەلگای ئێمەدا زۆر زۆر ئەمە هەیە. گرنگەوەیە لە دنیادا خۆی تێر بێت، خۆی پڕ بێت، خۆی ژیانی ئاسوودە و خۆش بێت، ئیتر باکی نییە بە دەوروبەری هەرچی هەبێ نابێت تێکی خۆیت. ئەمە وریابین ئەگەر ئەم سیفەتە کوشندەیە لە ناوماندا بەرەو زیادبوونە ڕاو زیاد دەکات، ئەتوانین بڵێین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاینی ئیسلامی پیرۆز زۆر هەڕەشەی داوەرەی تەماشا کە یەکێ لە قورئان بڕۆین تەماشاکەین. ئادەم کاتێک خوای گەورە دروستی کرد، ئەمری کرد بە هەموو مەلایکەکان سوجدەی بۆ بن ئیلا ئیبلیس نەبێت. سیفەتی ئیبلیس چی بوو وای لێ کرد کە سوجدە نەبا بۆ باوکە ئادەم؟ ئەنا خەیر من، وتی من باشترم. ئەمڕۆ هەموومان دەڵێین من باشترم، من عیبم چییە؟ پڕکاکە پەکە خۆی خراپە، من باش خۆی دەرەکا لە بازنەکە، هەموومان خۆمون دەرەکەین لە بازنەکە. ئەی باشە لە من خۆم دەرکەم و تۆ خۆت دەرکەی تۆ ئەو خۆی دەرکا، ئەی کێ ئەم خراپەکاریە؟ ئەی کێ ئەم گروپەی کە خوڵقان دەبێتی؟ ئەی کێ ئەوانەی خراپەکارن هەموومان پشتیانەکەین؟ کێ؟ ئەها سێ تەماشای قورئان کرد، ئەنا خەیر من، وتی من باشترم. خوای متعال جل جلاله ئەمری پێ کردەوە بۆ لە ڕەحمەتی خۆی دەری، چونکە سوجدەی لە بەدبەختەی خوای نەکرد. تەماشاکەین قسەی دووەممان کاتێ موسا عەلەیهی سەلام خۆی گەلەکەی کە فیرعەون ئەی بابە من خوای سەر زەوی ئاسمانم، کەس نییە لە من خواتر بێت، کەس نییە لە من دەسەڵاتدارتر بێت، کەس نییە منم باشتر بێت. ئێستا ئێمە خۆمان زۆرمان لێ ناکرێت، خۆمان ئەڵێین فڵان لە فڵان کەس باشتر نییە لە دنیاە، لە فڵان کەس بواتر نییە، لە فڵان کەس تروان نییە. وازانێت دنیا ئەگەر ئەو نەبێت دنیا کاوە دەبێت. ئیمانداران ئەم دنیای هەمووی خوای خاوەنەکەی خوایە، خاوەنی تۆ ئەوەیشی کە تۆ پێهێناتیەت خوایە. هەزاران وەکەوە بوو لە تۆ بە قووەتر لەو بە قووەتر، دنیا لەژێر دەستیا وەک فیرعەون. موسا بە پێغەمبەری خۆی لیر ڕاکە لەگەڵ چەند کەسێکدا ئەچێتە ڕووبارەکە بەوەی بەنی ئیسرائیل دەڵێن موسا چیت کرد پێمان؟ بەردەممان ئاوە باش فیرعەونە چی بکەین ئێستا؟ چونکە ئیمانیان لاواز و وەکی ئیمانەکەی من و تۆ ئەمڕۆ ئیمانێکی لاواز بە هەموو شتێک دەخەڵەتێ و بە هەموو شتێک دەبێ، وا ئەزانێتە دنیا بەدەستی جەلە جەلالو خوا هەیە. ئیمانداران بەڕێزان ئەبێ وریار بین، ئەنانیەت نەبێت. من بەزەوەی تێر بم، بەزەوەی پارەم هەبێت، بەزەوەی ژیانم خۆش بێت، بەزەوەی مەنسەبم باش بێت، بەزەوەی پلەم باش بێت، بەزەوەی پێم دەژن ئافرین، بەزەوەی پێم دەژن دەستر خۆش بێت، بەزەوەی هەتا بڕوا. ئەی دیوانی خوا، ئەی نامری، ئەی ناچتە ناو قەبر، ئەی لە دیوانی خوایە ئەوانەی وا ئافرین لێکن جێت نانێنە سەر قەور، ئەی بەتەنیا نامێنیتەوە، ئەی لە دیوانی خوا چی جواب دێ؟ ئەی هەر فکر کردێتەوە خوا لێت ناڕەنجێت؟ ئایا ڕوودەیە لەسەر حەوضی کەوتەر بڵێین من ئەی پێغەمبەری خوا من لە ئومەتی تۆم؟ ئەی حەسابێ بکەوە ماهشتاکە. خۆ دنیا هەرەوە نییە ئینسان هەموو شتێ دەستی خۆی بکەوێت. دنیا هەرەوە نییە تۆ هەموو دنیای تۆ بێ حەزەقی فەرق بە هەموو دنیا تۆ نامری، مردن یەقت ناگرێت؟ بەڵێ ئیکەواتە مردن یەقێکی گرت ئەم هەڵبەت دەچێت. کورە ئیماندارە بەو خوایەی کە ئاوا کۆی کردینێتەوە لە ماڵەکەی خۆی، قەسەم بە ئەو خوایەی کە هەموومان ڕووی لێکەین و نەژیوە. واللهی هیچ کەسێ لە ئێمە نەهاتۆتە سەر دنیا، نەفەسێکی نەداوە لەسەر دنیادا خوا ڕزقەکەی بۆ نووسیوە. واللهی خوا نووسێتی ئەجەلی چییە و بەچی دەمرێ و بەچی دەڕوا. یەکتب ڕزقەه وئەجەله، لە ناو ڕزقی دایکدا خوا نووسێتی ڕزقت چەندێکە و چەند ڕۆژ دەژی و چەند ساڵ دەژی و بەچی دەڕۆی. وە نووسێت چی؟ پیاوێکی چاک دەبی یان خراپ دەبی.
ئیماندارانی بەڕێز ئەو خوایە زۆر لەوەی گەورەترە کە من تۆ بگری لێکەینەوە ئێمە خوا بە تەواوەتی ناناسین بۆی ئیمامان ئەو خودایە جەلە جەلالە و بناسی ڕۆیتە دەرەوە خوا تەماشای ئەو مەریرە بکە هەم چەنە زەعیفە بە چاوی بینی خوا ڕستی ئەوەی بوونەکە ڕستی تۆ بووکە تەماشاکە چەنە زەعیفە بە فوویە تۆی کوژی ژیانی دەرەکەی لە دنیادا خوا ڕستی ئەوەی داوە تۆ خەڵقی چیتە کورە ماڵ کۆ مەکەرەوە بە حەرام نەکبەتیە قوڕ بەسەریە کورە ژیانی خۆت مەفەوتێنە خوا مەڕەنجێنە لە خۆت پێغەمبەر مەڕەنجێنە لە خۆت ئەنانی مەبە هەر خۆم دەوروبەرەکەتیشی سووریابە ئەو کاتە ئیماندارێکی تەواو نیت تۆ چونکە پزیشکان وتیانە یەکێ لە نەخۆشیە گەورەکان ئەوەیە نەخۆشی دەرونی کە ئینسانەکان تووشی دێن ئەمەیە ئەنانی بەردەوام حەزەکە هەبێت کەسێ بێت ئەو نێوێتی خەبەر ئەمە نەخۆشیە بێتە نەخۆشیەکی ئیسە بۆتە نەخۆشیەکی عالەمی لە دنیادا زۆر جار لە دنیا دەڵێن زۆرینەی خەڵکی تووشی ئەم نەخۆشیە بوو ئینسانی مسلمان ئەبێ بزانێت تەماشاکە بچینەوە بەلای یوسف عەلەیهی السەلام کاتێ نەبی یوسف خوای گەورە پێیدا قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم پەروەردگار کاتێک کردێ سەر خەزینەی مصر ئەو یوسفە بەو خوایە من و تۆ بیا عیبادەتی خۆماندا بە ئەو خوایەی کە سوێنی بۆ خۆم وەک پێغەمبەران ئێمە ئەزیەتتراین یەک ڕۆژ کاتێ نوێژمە ناکرد بۆ خوا شخصی وا هەیە ئەڵەی بە زۆرێک تێنی بۆ عیبادەت جومعەکان بە زۆر دێ بۆ عیبادەت ئەڵەی کۆڵێک کە لەسەر شانی دایە ناو دەگەڕێتەوە نوێژەکان دێژە خوایە هەم نوێژ هات هەم زەکات هات هەم عومرە هات تۆ تەماشاکە سێر پێغەمبەران کە چیان پێکراوە لەسەر دینەکەی خوا پێغەمبەری خوا بوونە کون فەیەکونی خوای گەورە هەموو شتێکی کردووە بۆیان ئەی تەماشایان کە من و تۆ ڕبی حیوان ئازارمان نەکێشووە لە پێناویان دینە پاکەوە ئەم ئیسلامە پیرۆز نەبی یوسف چی پێ نەکەیە هەر لە مناڵی براکانی بوو لە دژمنی کردیانە ناو بیر لێیاندا دانیشتن بیکوژن دووە کۆیلە فرۆشتیان دوای حکوومەتیان بۆ دروستکردە درێژی کردووە دوای ئەمە حەکە حیسابات دوای خوای گەورە ناساندی ئەوە پێغەمبەرە بەپاک ئەمانەی گشتی کراوەتەوە بێت ئیماندارانی بەڕێز ئەبێ ئێمە لە دنیایەکی سەختا ئەژین بەڵام ئەبێ ئیماندارێکی ڕاستەقینە بۆ خوا سڵحاو بین سڵ نەکەین لە خراپەکان ئێمە بەیعەتێکمان داوەتە خوا ئێمە بەیعەتێکمان داوەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ خاوەن بەیعەت بین ئەبێ خاوەن ئەو بەیعەتە بین دامەنە خوا ئەبێ خاوەن ئەو بەیعەتە بین دامەنەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم مردی ڕوومان بێ قسە بکەین کاتێ مەلایکان دێنە ناو قەبر هەڵمانەسێنن کێ خواتە ڕوود بێ بڵێ خوای پەروەردگار جەلە جەلاله ئەڵڵایە نەکەدا خوا لەسەر زەوی لەگەڵ خوا داناوە کاتێ لێتە پرسنەوە پیاوە کێیە پێغەمبەر نەکەزات پێغەمبەر لە دنیا کردەتە پێغەمبەر بە باڵایە هەڵەپڕی بە باڵایە بۆ خۆ دێژی ئەبێ پێغەمبەرێکت بێ نەکەزات پێغەمبەرێک بێ نەبدی دینێکت بێ نەکەزات دینێک بێ هەر وایە بێتەوە بە دینێ بزانی شەنی بۆ بکەیت ئیمانداران ئازیزان ئێمە یەک دینمانە یەک پێغەمبەر یەک خوامانەیە لەمە زیاترمان نییە هەموومان ئەمانە ئەبێ تایبەتمەندی بێ لە ناو دڵی هەموومان نەکڕوان بڵە ئیمانداران وامان یاد بۆ جومعەکانیش تەسیرمان لێ ناکەن من لێ دوێنەوە چەند برایە تەسیری تەلەفۆنی بۆ کردوم ئەو گلەی ئەو هەیە ئەو گلەی ئەوێ ئەو گلەی ئەوێ معقولە ئەمە ئەیتر بۆچی دەین بۆ وتار بۆچی من وتار بخوێنم و مامۆستایان بیخوێنیەوە جۆ بگرم بۆ بیخوێنینەوە دەی نایخوێنینەوە تەواو ئەگەر دوو وتاری ئێستا ڕۆیتەوە لە من سوود وەرنەگری چی ئیسفادەی هەیە ئەزانێ قسانی کە من ئەیکەم بۆ تۆ لە قیامەت حجەیە لە دیوانی خوا ناتوانانی بڵێی نازانم نەمزانی ئەم ڤیدۆیە بۆ لێرە دێتەوە تۆمار کراوە لای خوا بۆ تۆ بۆ منش ئایا خۆم چەندێکم جێبەجێ کردووە تۆش چەندێکم جێبەجێ کردووە خۆ جومعەوە نییە بێ نوێژێکی فەرزکەین بڕۆینەوە نه ئەبێ ئیمانداران ئەم ئیسلامە ئەم دینە پاکە تەسیرمان تیا بکە ئەگەر دینداری و ئیسلامەتی نەبێتە لوبیشمان تەواو ئێمە خەوتاوین لە ناوچووی ئەبێ ئینسانی ئیماندار بزانی خوای پەروەردگار جەلە جەلاله ئەفەرمێ پێغەمبەری نازارە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەنە سەیید وەلەدی ئادەم من گەورەی بەنی ئادەمم پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم فەرمی لا فەخر هیچ فەخریش نییە تەماشاکە پێغەمبەر گیان
گەورەی هەموو بەنی ئادەمە مرۆڤەکان فەقش ناکات. ئێمە شتێکی بەسیتەکە دەستمان وا زانی خۆمان دیترەوە حەساب بۆ کەس ناکەیت. هەندێکە مێژی بینی کەس ناناسی بەداخۆ پۆستێکە دێنێ لێ گۆڕێ وازانێت دنیاتی بۆ هەرەوەیە تۆ خەریکی چی؟ ئەمە بۆ تۆ نامێنێگە بۆ تۆ بمایە ناگەیە دەستی تۆ کەسێ پێشی تۆ بمایە ناگەیە دەستی تۆ گرتە دەستی تۆ خۆ محاسەبە دەکات لەسەر ئەمە. دوایەم خەڵکە یەک پۆستی ماڵی خۆ نابینی بەداخەوە بینی ئەوانەی خەوەن پۆستەکان تەماشاکە لە مزگەوتەکانە بزانیان بینی کوان سەرەکە هەموو شوێنەکە بەسەر ناکەن لە ماڵی خوایە. سبحان الله سبحان الله. یعنی تۆ حەز نەکەی میوانی ماڵی خوابی بۆ هەموو کەسێ بچەبیتەوە بەس بەخوا نەچەبیتەوە. سبحان الله. خەڵکی وایە مرۆڤی وایە هەیە ئیماندارشە وایە هەیە مسڵمانش هەمووشی مسلمان بەسەبێ وریابی ئازدا بخۆشویستان لا فخر. پێغەمبەری خوا فەرمێ فەخر نییە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم وا فەرمێتش و لە ڕۆژی قیامەتشە ئاڵاکەی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی ئومەتی ئەو بێ ڕاستەقینە چێتە ژێر ئاڵاکەی ئەو محاسەبە. لە ڕۆژی قیامەتە هەزاران ئاڵا هەیە ئیمانداران هەزاران ئاڵا هەیە هەرێکیان لە ژێر ئاڵایە. خۆشبەختی بۆ کەسێک کە ها لە ژێر ئاڵاکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کەلینە پاکە و شینەکەیەتی ئەبێ ئینسانی ئیماندار و بڕوادار ئاگادار بێت. رحم الله امرأ عرف قدر نفسه. هذا رحمة إخوة زانايا وكان لو كسي قدري نفسي خويا زاني خويا ناسي باي شد. رحمة لو كسي كخويا زاني باي شد. شو كإنسان أجر قدري خويا نزاني زوجة ليش كان تأكل ليش كان سيركي تماشاكي ليش كاني للدنيا دا ولا بعض شروج دا وين برفرا بأشي خاطنا من بدأ. من تواضع لله درجة رفع الله ذبه. هل كسي يتواضع به يعني سادة به كسي سادة وخاكي به شني برز بيتوا بلام خاكي خواهي قولا يك درجة بخاكي كم خوي ببينه خواهي قولا شن درجة برزي كاتوا لديواني خواهد واتا لقد خلق دا بشي ولقد خلق دا بيت ولقد خلق دا لبي لهموي شكال إيمان داراني خوشويست. خواهي متعال جل جلاله باسمان ودكابو كساني تصورة كان خلقاتو بمزيو خلقي جناب كان يرايته الله ما مصاب خوي الشيء ولا نكلا مزيو كفومان هلم شانا ولا قرين قوي ديناري كياكي قرين قوي بشي يا قربان تو دينكين تو ديني تو خواهي نعوذ بالله خوات تغمر الدين الباري نيوشي سادهية ونيوشي كارتونية كي خو احتياج نيوشي كارتونية خو احتياج يوم نيوشاني يمن يمان دارا أمانة بدبو خومان كغمر جانا فرمي عليه الصلاة والسلام جنو إنسا موي كوبيتو لسر زيو آسمان ملايكان عموي بيكوا هموي على السجداء بنهتا ورجي قيامة بسي لممكن إخوان لو كدرزية كتشاو نايبير نكدرزية لو كدرزية تشاو نايبير لممكن إخوان زيادة نقدر زيك نموت يقال إيمان داراني خلاص بيوريابي كاتي إما آيات ما نقول فيدري حديث ما نقول فيدري أنا بزاني أما خواء الله جل جلاله أما بيغمري جانب عليه الصلاة والسلام أخ نفسي من شريف ليك هذا هو مسلمان لا بيغمري صلى الله عليه وسلم أنت أواف إيماني هنا بدم بلام لدوا وانا بخواي ورأيت دابتان لسي فبيغمر الناس ذلك فرموا عليه الصلاة والسلام ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام. أي بيغمر إخوان أنبياء وبزاني بروالة إيمان دار لنا خابوي ركبه هم بنا حسد في شيء شفاهة خواه رحمي ليه كردوين وحي نماوة أقا وحي هما هم منفصل حروين ويقول لسر همو ما آيات دا أبوزان خواه بنا من هندي رحمة تخواي ولا هذي يقول ولا سلمان جاران مروبكان شان متعد لعنوان الآية خواي ولا بآية ردي أكد وقف بيغمر إخوة صلى الله عليه وسلم ما من ناوي دينم ناوي كابراك دينم والله ما آيات لبرو دعوة شو كناخي وزباني نبو
هەش بۆ لە بەنی ئیسرائیل هاتچێت دوو لە بوو جەنابتان درۆیەکی بکردایە لە بەنی ئیسرائیل پێشی یەک درۆی بکردایە بۆنێکی لێوە هات بۆنێ ئەوانەیان زانین دوو لە بوو جەنابتان درۆی کرد و هەڵەسان لە دڵی ڕۆیشت خوا ئەوەی شەڵ کرد لەسەر ئومەتی پێغەمبەری نافدار صلی الله علیه وسلم زۆر شتەیەڵی کردووە ئەبێ ئینسان ئیماندار بزانێت و پاشانیش پێی فەرمووی پێغەمبەری خوا شاک بزانە ئەمە لە دڵەوە هەرچی خراپەکاریە پێی خۆشەوە حەزەکە خراپەکاریەکان بکات و هەرچی خۆشیشەیە بۆ خۆیەکی حەزەکە بەس خۆی دەستی کەوێت حەز ناکە کەسی تری دەست بێت فحسبه جهنم وبئس المهاد آياتي 104 بقرة حتى 106 كاتك فيها ناكل شيء كبير بلام لبسنا الآية كأوي خواي جورا صفحي كتبوي دلي خستا بردمي بيغمري صلى الله عليه وسلم ويبزاني أمره بواني إيمان دارا نفوس شيئا بيبزاني أوي كوا لنفس مانا لدروا يكشف بقرواش نبي خواي جورا بيبزاني كابرايا هذا لا بيغمري صلى الله عليه وسلم أنت يا فرمي كل بيمينك تخو بدست راس بيغمري صلى الله عليه وسلم فرمي لا يستطيع ناتو أن بيغمري بدست راس بيغمري صلى الله عليه وسلم بيفرمو بدست راس خو هل ناتو أن بيغمري نادار فرمي صلى الله عليه وسلم تي أتواني بلام خوصلي تكبر في سنين عائلة بخير أنا زور أصلا بدستي راسنا بدستي جد والله في زديا تكبري شخصي واعي سيدا فرعي لقلن دي خط سناك في زدلا أجا فلان كذا شيء ولا قلا دانش كاك بيوي فلان كذا عينية ولا فلان دانش ها شن أبي سن دورجات كابران فو مرودنيا إنسانية دبري دولمني دبري فلاني دبري فيساني إيمان دارنا شبر واليكا محشاو نابي إلا وانا نبي والا طبقي خوتني يتل خوار ونابي نيشي أمابي وما ليكا في زلي خوابنا من بدا ثلاثة في غمري خواب فرمين صلى الله عليه وسلم أجر هاد أوا أمس يشتهبو إيمان كوبو تولي الإنصاف في النفس يعني صافي يبي لنفسي خويا إيش لوانا وبدء السلام للعالم والسلام كردن لها مخبكين وسيم يعني فرمي والإنفاق من الاختار هسي تخوى هسي كناو يمان بتواتيها آية هموما إنصافي كتاو مانيا خود بدأ نبقى فاني بيغمري فاصل صلى بدأ نجير كسيم سياسي فتحي كيابو شاعر أوي إيمان داري كتاو يكم يعني أوي إنصافي كتاو آية حذكي أوي خوش بخوت بخلقي بياموي أجر واش يخوات إنصافي كي تواتي لك خلقا هيك تنبه أو قريب دوميان أفرمين وسلام كي يا موكسي ولا أهلي قبلي ليك نزل دايا شان مشاني كلا سلام كنا تو بير برشاو خوت شان تاو شاني نيوجك خوات مع شهر تانكا تخوار والتي خدانو ضلتاني كا والله أقرباني بعبادة الله خوار سير كتا سير يعني شلون لابد دي تمالي خوار شان بشان السلام لناكي من تناقل يعني شيء آية وحديث يا من تسليمان تيانكا أي كل شيء تسليمان إيمان دار النبي وليات مسلم يعني يا متيها جار ذلك سورة زاني أمره بالراسك سورة زاني أمره بالديك قوما خرج أمري احتياجي بثوية تو عشان عاني شو بديتي إجا كي يجي دار أو خرج أمري يجي كي دار سبحان الله سيدنا سيدك سيمرو بكان كيدك شي حالته نخوشة خرج أمري دبي علاجي أمري أمره تو زاني أمره بخوات يطلع براي كسيكتوهته أقام نخسر رزقاتي وكوية أمتي محمد رزقار تقول المدن أما ليك إذا جارية ويشيري أخرى يتينا كيف يعني شلون قنجة خيكت تشي في نابه كاكا قنجي واي خيكت ياتي أفوتي ديك الله مليون كمبري جنوب واسطة توا جنة 100 مليون بري 1 مليون بابا الدموة والله نيوت دروي قريبو
زۆر شافتا کوی لە جەنابتان دێت نیمە بیست دەفتەرشینەوە نیمە بیست دەوێ نیمە شوێتە سێ سیارەی چوار دەفتەری شەش دەفتەری ئیدرو بۆکەی ئەینەت بیشتە پێغەمبەرە فەرمێ ژنەکە مناڵەکەی بان توتی بێ خورماتە دەمێتی وەڵاوتی ڕاستەکەیان درۆ ڕاستەکەی بەدایک وتی وەڵا خورمایە دەم بەو پایە لە خورمای نەدەیتێ بانی پێ بەس بۆەوەی تێیتەوە بە درۆیەک بۆ دەنووسێ ئیماندارە نازانم شتەکانمان لە فکر چووە منەمانە خەمە یادی خۆم و یادی خۆتان بۆی کەمێ هۆشمان بێتەوە لە دنیا دەربچین بزانی شتێتر هەیە ئیماندارانی خۆشەویست و بەڕێز ئەبێ وریابین ئەگەر وابین چونکە دنیا زۆر خەتەرە باوشی گردین بە قورئان دنیا ئەمان فەوتێن خۆمان لێ ڕەنجێن پێغەمبەرمان لێ ڕەنجێن قیامەتمانە فەوتێن دوای ڕەشی قیامەتە بین خوا بەنامەندا دنیا دەڕواتەوە و دەبێت ئەوەی دەوڵەمەند بوو ژیا ئەوەی فەقیر بوو ژیا لە دنیادا پیاوی وایە گلەی لە ژنەکەیەکە ژنەکەی گلەی لە پیاوە ژن چۆنە بێ بە قسەی پیاو پیاو چۆنە بێ احترامی ژن دەبێ من تێناگەم یعنی ئەگەر پیاو احترامی ژنەکەی بگرێت ئەمە پێڵەن جەبانی ترسنۆکی ئێمەی پیاو بۆ وابی کێوتی تۆ بۆ پێخۆش ژنەکەی خۆت خۆش بە خەڵکە چێڵێ ناڵێ کێشەی بۆیە کەی کێشەی تۆ خەڵک لە تۆ ڕازی نابێت بە قسەی ژنەکەت کە ێژنە ترسێ بە قسەکەی نەکەی ئێژنکەی پیاوە حەسابی بۆ ژنەکەی ئەی بۆ واکەی ماڵی خۆت بۆ شوێنی ئەی دای جیازی ژنی بەڕێز بە قسەی ژنە پیاوەکەت بۆ ناکەی پێغەمبەری خوا سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم پێنج چوار شتی داناوە لەسەر ژنەکە بە جوانی بکا باش بتۆبێت نوێژ و ڕۆژوو چین حەجەکە ئەگەر بێت بە قسەی پیاوەکە ئەگەر لەسەر حەق بە قسەی پیاوەکەی نەکا باش بە چاوی خۆی نابێت خوا بکردە 24 ساعت عادە سوجودەوە ئیمانداران ئەمە شەرعە ئەمە هەمووی تەرازووە خوا دایناوە بۆ من و تۆ من ئەبێ ئەمە لەسەرمە جێبەجێی کەم ئەو شەوەیە لە جێ جێبەجێکە وا نەبێ ئیمانداران وریابین ئێمای لە خەتەرە ژیانی خۆمان هەی لە تووڕەیی خوایە ئەو کاتە وای لێ دێت ئینسان ئەبێت لە دنیادا لە عسیانی خوادا دەژێت إنما بعثت لأتم صالح الأخلاق فرمويني بغمري صلى الله عليه وسلم يا إمام أحمد هاتوما بوي إصلاحي شبكم كذا وجوانا كان وشاكا كان أبي إنسان إيماندار وإنسان بروادار أو بزاني أو شاكر باشتر بزاني شتي زور ما هو والله حسنا كان كتاب بدرم إيماندارني مريض مسلماناني خوشويست أما لا سوزي خوشويستي وجنابتان مباسك معناه ونية من باسك من باشم بيوخلاف نخير أما بعد جات تذكيرات بیتەکنەوەیە بۆ هەموومان بۆیمان ڕێگەیەکی چاک بین ئەگەر ئێمە باش بین خوا باشمان بۆ ئیماندارە ئەوە قاعیدەیە ئەگەر ئێمە باش بین خوا باشمان بۆ ئەگەر باش نەبین بە ڕەحمەتی خۆی لەگەڵمانە ئەگەر سنوور ببەزێنین ئەو خوا عیقابمانە با فریای خۆمان بکەوین پێشەوە عیقابیشی بکەین عیقابی خوا بمانگرێت خوای